رادیویا دنگی گل دنگی آزادیه. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 4 ساڵە ناتوانرێت هیچ زانیاریەک لەبارەیەوە وەربگیرێت داواکارێکی نوێیان پێشکەش کرد. هەریەکە لا ئیبراهیم بیلماس، چەنگیز یوڕەکلی، سوزان ئاکیپا و ئیمران ئەحمەدچی لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکە ئیمراڵی هەریەکە لە عومەر خەیری قونار، حامڵەی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئیمراڵیان کرد. ئەندامانی بزوتنەوەی گەنجانی شۆڕژگەر تەجەشە لە پێناو ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە مارسیلیا چالاکی نافەرمانی مەدەنیان ئەنجامدا. گەنجان بەبێ ماندووبوونەوە تووڕشمی ئازادی بۆ ئۆجەلان بێسەرۆک ژیان نابێت و گەنجان فیدایی ڕێبەراپۆیان دەوتەوە. دوای چالاکیەکە لەسەر ناوی تەجەشە ئاگر بوتی وەک گەنجان یاپۆیی تا ئازادی جەستەیی ڕێبەرایەتیمان مسووگر دەکەین، ئێمە بەردەوام لە گۆڕەپانەکان دەبین تا دەنگمان بە هەموو گەلان و مرۆڤایەتی بگەێنین، بەردەوام دەبین لە تێکۆشانمان و تا گۆشەگیری و دابڕاندن لەسەر ڕێبەرایەتیمان هەڵدەگیرێت و ئازادی جەستەیی دەستەبەر دەبێت. ئەو چالاکیانە بە بێوەستان بەردەوام دەبن و هێزا پلانگێڕەکان هەرگیز ئامانجەکانیان پێ ناگەن. یەکێتی گەنجانی وڵاتپارێزی کوردستان ڕایانگەیان یەکینەکانیان لە چوارچێوەی هەڵمەتی با تێکۆشانێکی یەکگرتوانە ڕێبەراپۆ ئازاد دەکەین لە 16 تشرینی یەکەم با بۆمبی دەستی دژی خاڵێکی چاودێری جەندەرمە لاوان چالاکیان ئەنجامداوە و ئاماژیان بەوەشداوە لە دەرەنجامی هێرشەکەدا ئاگر کەوتوتەوە و ژمارەیەک سەربازی تورکی داگیرکرد بریندار بوون. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە کە یەجەوەکە بەرپرسیارەتی مێژووی خۆی لە ئەستۆ دەگرێت و بانگەوازی دەکەن و دەڵێن لەم قۆناغە مێژوویەدا بانگەواز ئاراستی هەموو گەنجانی وڵاتپارێزی کوردستان دەکەین لە دەوری ڕێبەراپۆ کۆ ببنەوە و بەردەوام چالاکی ئەنجام بدەن. شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراق سەبارەت بە ئەنجامدانی چەند ئۆپراسیۆنێکی هێزە ئەمنیەکان و دەستگیرکردنی چەند چەتەیەکی داعش ڕایانگەیان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەرێمی کوردستان تیمەکانی دەستگای دژە تێرۆری عێراق زەنجیرە ئۆپراسیۆنێکیان لە پارێزگاکانی سلێمانی و سەلاحەددین ئەنجامداوە و لە یەکێک لەو ئۆپراسیۆنانەدا بە هاوکاری ئاسایشی هەرێم چەتەیەکی داعش لە سنووری پارێزگای سلێمانی و هەروەها لە پارێزگای سەلاحەددینیش و چەتەیەکی دیکەی داعش دەستگیر کراوە. هاوکات چەند موشکێکی ئامادەکراو بۆ ئاراستەکردنی پارێزگای ئەنبار لە بیابانی باشووری ڕەتبە دەستی بە سەرداگیراوە و تەقاندویانەتەوە. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بە ژمارەی ئەو کەسانەی مافی دەنگدانی تایبەتیان هەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕایگەیاند سبەینێ دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. 215,960 کارمەندی هێز ئەمنیەکان مافی دەنگدانیان هەیە. هەروەها بۆ دەنگدانی تایبەت 251,700 وەرەقەی دەنگدان ئامادەکراون و دەنگدەران لە 165 بنکە کە 749 وێزگە لە خۆ دەگرن دەنگ دەدەن. هەروەها ئاماژە بەوەش کراوە بنکەکانی دەنگدان لە کاژمێر حوتی بەیانی باڕۆی دەنگدەرانی تایبەت دەکرێتەوە و کاژمێر 6 ئێوارە دادەخرێن. پرۆسەکەش درێژ ناکرێتەوە چونکە کردنەوە و داخستنی وێزگەکانی دەنگدان با شێوەی ئەلکترۆنی دەبن. هەروەها ئەوەشیان خستۆتە ڕوو دەنگدان تەنیا لە ڕێگەی بەکارهێنانی کاتی بایۆمتری دەنگدانەوە دەبێت و ڕێگا با بردنە ژوورەوەی مۆبایل و کامێرا بۆ ناوێزگەکانی دەنگدان نادرێت. تەنیا لەو بنکانە نەبێت کە بۆ ڕاگەیاندنکاران دیاری کراون.
جێی ئاماژەیە بڕیارە بە سەرپەرشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و بە چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتی سبەینێ پرۆسەی دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و هەروەها بیستی ئەم مانگەش هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. کاروان یاروەیس پەرلەمانتاریەنەکە لە پەرلەمانی عێراق سەبارەت بە ڕەتکردنەوەی هەژماری من لە لایەن سوودانیەوە بەم شێوەیە ڕایگەیاند دوێنێ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە پارێزگای دیالە لەگەڵ پەرلەمانتاران کۆبووەتەوە و لەبارەی تەوتینەوە وتویەتی هەژماری من تەوتین نییە و ڕەتی دەکەینەوە. ئەندام پەرلەمانەکەی یەنەکە دەشڵێت سوودانی ڕایگەیاندووە تەوتین لە ڕێگەی بانکی فدراڵیەکانەوە ئەکرێت. دارا ڕەشیدی زیندانی سیاسی کوردی خەڵکی سەرداش کە سیزای 7 ساڵ و 6 مانگ بەندکرانەکەی لە زیندانی ناوەندی ورمێدا تێدەپەڕێنێت لە کۆتایی سێپتامبرەوە با دەستوری سەرۆکی زیندانەکە کوازراوەتەوە بۆ بەندی ئەمنی و تا ئێستا لە مافی دیداری بنەماڵەش پێبەش بووە. ئەم زیندانە سیاسیە کا پێشتر لە بەندی زیندانیانی سیاسی و مەزهەبیدا بوو لە ناوەڕاستی ساڵی ڕابردوو گوازرایەوە بۆ بەندی 4 کە بەندێکی تایبەتە بە تۆمەتبارانی مادەهۆشبەرەکان. دارا ڕەشیدی لەلایەن لقی سێهەمی دادگای شۆڕشی ئیسلامی ورمێەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی یاسایشی نیشتمانی لە ڕێگەی ئەندامبوونەوە لە حیزبێکی ئۆپۆزیسیۆنی کووردا سزای 10 ساڵ بەندکردنی بەسەردا سەپا و دوای پێشکەشکردنی داوای قبولکردنی بڕیاری دادگا و بە پێی یاسا سزاکە گۆڕدرا بۆ 7 ساڵ و 6 مانگ بەندکران. ئایدا شاکەرەمی خوشکی نیریکا شاکەرەمی کە یەکێکە لە کوژراوانی شۆڕشی ژنجیان ئازادی لە پێگەی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامی خۆی ڕایگەاندووە دایکی نەسرین شاکەرەمی لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە لە خۆڕەماباد دەستگیر کراوە و تویشێتی تا ئێستا هۆکاری دەستگیرکردنەکەی و تۆمەتەکەی دایکم نازانین. لە مانگی نیسانی ئەم ساڵ خزمەتگوزاری جیهانی BBC ڕاگەیاندبوو بەڵگەنامەیەکی زۆر نهێنی لە ئێرانەوە دەستکەوتووە کاتیایدا دەڵێت نیکا شاکەرەمی دوای دەستگیرکردنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستڕێژی کراوەتە سەری و دواتر کوژراوە. جێی ئاماژەیە لە مانگی ئەیلولی ساڵی 2022 نیکا شاکەرەمی تەمەەن 7 ساڵ یەکێک بوو لە خۆپێشاندەرەکانی شۆڕشی ژنجیان ئازادی کە لە دوای ژینە ئەمینی لە شەقامی کەشاوەرز لە تاران لەلایەن ئەفسەرانی پۆلیسی بەناو ئەخلاق ڕفێنرا و دوای 8 ڕۆژ تەرمەکەی ڕادستی خانوادەکەی کرا و دواتر بنەماڵەکەی ناچار کرا تەرمەکەی لا گوندێکی دوور لە خۆڕەماباد لە لۆرستان بنێژن. عباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران با سەرۆکایەتی شاندێکی دیپلۆماسی گەیشتا قاهرەی پایتەختی میسر. ئەمە یەکەمی سەردانی بەرپرسێکی باڵای ئێرانیە بۆ میسر لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا. میدیا عەرەبیەکان لەم بارەیەوە بڵاویان کردوێتەوە لە چوارچێوەی گەشتە ناوچەیەکاندا بە ئامانجی چڕکردنەوەی هەوڵات دیپلۆماسیەکان بۆ ڕاگررتنی دەستڕێژی ئیسرائیل بۆ سەر غەزە و لوبنان. عباس عێراقچی گەیشتا قاهرەی پایتەختی میسر. بڕیارە عێراقچی لەگەڵ بەرپرسانی میسر چەند کۆبوونەوەیەک ئەنجام بدا. میسر هەشتمین وێستگەی ئەو گەشتە ناوچەیە کە عێراق نزیکەی کە عێراقچی ببورن نزیکەی 2 هەفتە لەمەوبەر دەستی پێکردووە و بە ئامانجی هەماهەنگی ڕێوشوێنەکان بە ئامانجی ڕاگررتنی هێرشەکانی ئیسرائیل و ڕێگریکردن لە فراوان بوونی شەڕ لە ناوچەکەدا. کۆشکی سپی بڵاوی کردەوە سەرۆکی ئەمریکا لامیانی سەردانەکەی بۆ بەرلینی پایتەختی ئەڵمانیا لەگەڵ بەشێک لە سەرکردەکانی ناتۆ کۆ دەبێتەوە. بڕیارە جۆ بایدن سەردانی ئەڵمانیا بکات و لەگەڵ هەریەکە لە ئۆلاف شۆلز هاوێشکاری ئەڵمانیا و کێرمێستار سەرۆکوەزیرانی بریتانیا و مەکرۆن سەرۆکی فەڕەنسا کۆ ببێتەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکە ئاماژەی بۆ کردووە پرسی جەنگی ئۆکراین و زیادکردنی هاوکاریەکانی ناتۆ بۆ ئەو وڵاتە ئامانجی سەرەکی کۆبوونەوەکە دەبێت. ئەمە لە کاتێکدایە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا سەرۆکی رووسیا زیاتر لە جارێک هەڕەشەی لا ناتۆ کرد و ڕایگەیان لا هێرشەکانی بۆ سەر ئۆکراین بەردەوام دەبێت و لاگەری وەڵامدانەوەی لالایەن هەر وڵاتێکی ناتۆ بە توندی وەڵام دەدەنەوە. خۆشەویستان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا